هونەرمەندی پەیکەرساز فوئادی پەیکەرساز لە ئێستادا لە شاری هەڵەبجە پەیکەرێکی دروست کردووە. پەیکەرەکە ناوی پەیکەری هۆشیاری مینە کە درێژیەکەی 3 مەتر و نیو دروست کراوە. بێگومان یەکێک لە یاخود زۆر جار باسی ئەومان کردووە کە لە کاری پەیکەرسازیدا چەندێک ماتریال لە دروستکردن و بەکارهێنانی کاری پەیکەرەکەدا چەندێک گرنگە. ئەوەندە ئەو شوێنە یاخود ئەو جێگایی کە دەستنیشانەکرێت و کارەکەی تیادا نمایشەکرێت ئەوەندە گرنگە. بەڵام لە شاری هەڵەبجە بەشێکی زۆر لە پەیکەرسازان گرفتی نەبوونی شوێنیان هەیە بۆ ئەوەی کە یاخود شوێنی گونجاو بۆ ئەوەی کە کارەکانیانی لێ نمایش بکەن و دابنرێت. خێراتنتانەکەم زۆر سوپاس. پەیکەری وشیاربێڵەیی ناسراو بە وشیاری مین نزیکەی 4 مانگە پێوەی سەرخاڵم کارم تیا کرد و ئێستاش کارەکە گەشتۆتە کۆتایی، ئانی ئامادەیە بۆ نەسبکردن لە ماتریاڵی پۆڵستەرە. بەرزی پەیکەرەکە 2 مەتر و نیوە، یعنی بە بنکەکەیەوە چێتە 3 مەتر و نیو تقریبا. قۆڵی ئیشەکە مەتر و نیوێک بە مەتر و نیوە. لە ڕاستیە نزیکەی 2 مانگ و نیوە ئیشەکە تەواو بووە. من چاوەڕوانی شارەوانیم کردووە بۆ ئەوەی جێگایەکی گونجاو دیاری بکەین پێکەوە، بەڵام تا ئێستا بەداخەوە شوێنێکی گونجاو نەبووە. من 2 شوێنم بۆ دیاری کردوون، هیوادارم بتوانن لەسەر ئەو 2 جێگایە یعنی یەکێک لەو 2 جێگایە دیاری بکەن بۆ پەیکەرەکە، لەبەرەوەی ڕقنەیەکی زۆرە گیرێ لەو ئیشە هونەریانەی کە دائەندێ لە شارەکانی کوردستانە. یەکەم ئەوەی کە شوێنەکە نەگونجاوە لەگەڵ پەیکەرەکەیە، یان ئەوەیە قەبارەی پەیکەرەکە بچووکترە لە فەزاکە، یان ئەوەیە پەیکەرەکە گەورەترە لەو فەزای کەتیایەتی و بەرتەسکێکاتەوە ئاستی بینینی ئیشەکە تێگەیە. بۆیە من یعنی بە ئەرکی خۆم ێزانم لە ڕاستیە کە هاوکار بم بۆ دیاریکردنی جێگایەکی گونجاو بۆ کارە هونەریەکە، بۆ ئەوی لەگەڵ ئاستی بینی نایەک بێتەوە و بینەر بتوانێت بە ئاسوودەی ئیشەکە ببینێت. سپاس بۆ بەڕێز دکتۆر تەها ڕەسوول کە جەنابیان ڕایسپاردین بە دروستکردنی پەیکەری کاگوشیار. ئەو پیاوە خاوەن یعنی خزمەتێکی زۆری بە بواری هونەر و هونەری پەیکەرسازی و بە تایبەتی و هەموو بەشەکانی ئەدەب کردووە. هیوادارم سەرکەوتوو بێ، تەمەند درێژ بێ و کارەکەش جەنابیان سپۆنسەریان کردووە و لێرەوە دەستخۆشی مابووی.